ڕۆمانی دواهەمین هەناری دنیای نووسەر و ڕۆمانوسی گەورەی کورد بەختیار عەلی وەردەگێڕێت تا سەر زمانی ڕووسی. دواهەمین هەناری دنیا یەکێک لە ڕۆمانە تایبەتیەکانی نووسەر و ڕۆمانوسی گەورەی کورد بەختیار عەلیە هەم لای خوێنەرەکانی یەکێک لە ڕۆمانە تایبەتیەکانێتی و هەم بۆ خۆشی لە لای خۆی با یەکێک لە ڕۆمانە تایبەتیەکانی وەسفی دەکات. ئەم ڕۆمانە یەکێکە لە ڕۆمانە تایبەتیەکانی کە چەندین جاری تریش زۆرێک لە ڕخنەگرەکان لەباری ئەم ڕۆمانەوە نووسیویانە و تا ئێستا بۆ زۆرێک لە زمانە زیندوەکانی جیهان وەرگێڕاوە، لەوانە زمانی عەرەبی، تورکی، فارسی، ئیتاڵی، فەڕەنسی و زمانی ڕووسیش دەبێتە هەشتەمین زمان کە ئەم ڕۆمانەی بۆ سەر وەردەگێڕێت. نووسەر و ڕۆمانوسی گەورەی کورد بەختیار عەلی لەگەڵ خانەی چاپ و پەخشی پۆڵندریا لە سان پتریسبورگ بۆ بڵاوکردنەوەی ڕۆمان دواهەمین هەناری دنیا گرێبەستی واژۆ کردووە. دواهەمین هەناری دنیا یەکێکە لە ڕۆمانە تایبەتیەکانی نووسەر و ڕۆمانوسی دیاری کورد بەختیار عەلی و دەربارەی گرنگی ئەم ڕۆمانە بەختیار عەلی نووسەر خۆی وەسفی ئەم ڕۆمانە ئەکات و ئەڵێت ئەگەر لە دنیادا بهێڵن یەکێک لە کتێبەکانم لەگەڵ خۆم برم ئەوە ڕۆمانی دواهەمین هەناری دنیا لەگەڵ خۆم دەبن. هاوکات ڕۆمانی دواهەمین هەناری دنیا پێشتر وەرگێڕاوە بۆ سەر زمانەکانی عەرەبی، فارسی، تورکی و ئینگلیزی و ئەڵمانی و ئیتاڵی و فەڕەنسیش. زمانی ڕووسی هەشتەمین زمانی جیهانی دەبێت کە ڕۆمانەکەی بۆ وەردەگێڕێت. هەروەها ئەم ڕۆمانە یەکێکە لە 100 باشترین کتێبەکانی سەدەی 21.